ماڵی سوورەوەردی هەڵسا بە ئەنجامدانی کۆڕێک بۆ مەسعود بابایی و ئارام حاجی و هاوژینی مەلا ئەمین. کۆڕەکە لە ڕێکەوتی 27 کانون یەکەمی 2016 لە ماڵی وەفایی بەڕێوەچوو. لەم کۆڕەدا وێڕای باسکردن لە گرنگی ماڵی سوورەوەردی هاوکات لەلایەن مەسعود بابایی و ئارام حاجی و هاوشینی مەلا ئەمین باسی کار و پرۆژەکان و بەرهەمەکانیان کرا. دواتریش دوایین کتێبە نوێەکانیان بە واژووی خۆیان بە خوێنەرانیان بەخشی کە بەرهەمە نوێەکانیان بریتی بوون لە تەریقەتی قادری و مرۆڤ خودایی دروست کرد و هەروەها کتێبە گرنگەکەی ئەدۆنیس لەسەر داعش و توندڕەوی عەرەبی. کتێبەکانێکێکیان کتێبێکە لە زمانی فارسی و وەرگێڕراوە بە ناوی ئیدی مرۆڤ خودای خوڵقاند. ئەم کتێبە تایبەتە بە ئەنترۆپۆلۆژیای دین باسی مێژووی دروستبوون و گەڵاڵەبوونی بیرۆکەی خواوەندەکە لە ناو کلتور و شارستانیەتە جیاوازەکانە و کتێبی دووەمیشیان نامەیەکی دکتۆرایی توێژەرێکی کووردە دەربارەی ڕێبازی قادری لە کوردستان. شانی باسە لەم کۆڕەدا ژمارەیەکی بەرچاو لە نووسەران و ڕووناکبیران ئامادە بوو. بە کورتی لەبارەیەوانە قسە بکەین یەکەمیان باسی چیرۆکی ئەدیانەکە لە بەرەبەیان مێژووەوە تا دینە ئەسمانیەکان و دواتر دینە ناوچەیەکان بەگشتی و دراسەیەکی مێژووی ئەنترۆپۆلۆژی ئەدیانە. کاری پەرفۆرمانس لێدان لە کەرکووک نمایشکرا. ڕۆژی چوارشەممە 28 کانون یەکەمی 2016 لە هۆڵی ئەندێشە کارێکی ئەدایی پەرفۆرمانس لەلایەن شێوەکار سەنگەر قوبات بە ناونیشانی لێدان نمایشکرا. ماتریالی کارەکە بریتی بوو لە 2 جەستە و 2 کورسی. ناوڕۆکی کارەکە باسی مرۆڤی بنیادنەری دەکرد کە جگە لە لێدان درک بە هیچی تر ناکەن. هەموو تەرکیزیان لەسەر لێدان و شکاندن و ڕوخاندن و لەناوبردنە مرۆڤێکی بنیادنەر نین. کارەکە دوو هێڵی فکری و سایکۆلۆژی لەخۆ دەگرت. حاڵەتە فکرەکەی نابوونەری بەشێکی زۆری مرۆڤەکانە و حاڵەتە سایکۆلۆژیەکانیشی بریتی بوون لە نامەبوون بە ئازار چەشتن و سڕبوون و گریان و ڕقلێبوونەوە و تۆڵەسەندنەوە و چێژ بینین لە ئازار و ڕەهاتن لەسەر لێدان. ئەم کارێکی پێرفۆرمانسە واتە کارێکی ئەداییە. من وەک شێوەکارێک دەستم بۆ ئەدا بردووە هونەرمەندی شێوەکار لە هونەری نوێ دەست بۆ هەموو کەرەستەکانە با لەسەر جەمبوارەکان و لە کوی گیان بەگشتی. ئەم بابەتی من یاخود ئەم دیاردەیە یان ئەو بیرۆکی کە لای من گەڵاڵە بووە پێویستی بوو بە ئەدا دەری بۆڕم بە پێرفۆرمانس بە ماتریاڵی تر ناکرا بە پینتینگ یاخود بە ماتریاڵی جامێد یان مەڕن بە هیچ ماتریالێکی تر پێم وایە بەباشی ناگەش وەک لەوەی بە ئەدا. ئەم کارە بریتی بوو لە کردداری لێدانیش زۆر تێگەیشتنی هەیە کە دیاردەکە بەردەوامی هەیە و هێندەی دیاردەیە ئەوەندە بابەت نییە. هەریەک لە من و شکۆ عومەر ئەدای ئیشەکەمان کردووە. هەڵبەت لەوانەیە لێدانێکە بێ لێدانێکی میتافیزیکی بێ لەوانەیە ئێمە لە ناو تیۆلۆژیایەوە بدۆزینەوە و لێدانێک هەیە لێدانی ئینسان و ئینسانە. ئێمە لێرەیە زیاتر ئیشمان لەسەر ئەو لێدانە بەردەوامی ئینسان کردووە. ئەو ڕوحە شەڕانگێزی ئینسانمان پیشانداوە لە دەست پێ کە لێدانێک هەیە کە لەوانەیە لێدانێکی پەروەردەی بێ لێدانی سیاسی بێ لێدانی ئابووری بێ ئەو لێدانەیە کە ئێمە بەردەوام ڕۆژانایی بینین. کاری پەرفۆرمانس جێڕانەوە بە تامی ڕاستی نمایشکرا لە ڕێکەوتی 25 کانون یەکەم 2016 کاتژمێر 4 ئێوارە لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی نمایشێکی هونەری ئەدایی بە ناوی جێڕانەوە بە تامی ڕاستی نمایشکرا. جۆری نمایشەکە بە شێوازی پێرفۆرمانس بوو کە لەلایەن زانە ڕەسوولی شێوەکار ئەنجامدرا. چیرۆکێکم جێڕایەوە کە 29 ساڵ پێش ئێستا ئەو چیرۆکە ڕوویا بوو. بینەرەکانم خستە بەردەم و پرسیارەی کە ئەگەر ئێمە چیرۆکەکە بچووکەکانی ژیانی ڕۆژانەمان لە یادکەین چیرۆکە گەورەکان بەڕای من هیچ کاریگەریەک بۆ من دروست ناکە. ئەوە سیاسیەکان کاتوان چیرۆکە گەورەکان بنووسنەوە. نمایشەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. زانە ڕەسوول لە ساڵی 1970 لە شاری سلێمانی لەدایک بووە. دەرچووی کۆلیژی هونەرە جوانەکانی سلێمانیا لە بەشی شێوەکاری. دیارە گێڕانەوە ئەمڕۆ لەناو هونەری هاوچەرخا پایەکی گرنگی هەیە کە یەکێک لە کێشەکانی ئەوەیە کە گێڕانەوە ئەمڕۆ بایەخی خۆی هەیە ئەوەیە کە لەگەڵ سەریعبوونی ژیانی ئێمە و لەگەڵ چۆنەڵی تەراکماتی معلومات و ڕسم و کە مەسەلەی دیجیتەڵ و مەسەلەی
چوزانە مەسلی کەپیتاڵزم ڕۆبۆمان دروستێکە سەریع بوون هەموو شتەکان نەوەک لە بیرچوونەوە دروستەکە نەوەک لە نەخوێندن دروستەکە بۆیە لەمڕۆوە گێڕانەوە قورسایی خۆی هەیە کەوەیە ئێمە وەکو ئینسان چۆن بتوانین پەیوەندێکی پتەومان هەبێت لەگەڵ ڕابردووە دەبێت بەبێ بە بڕای من بەبێت تێگەیشتن لە ڕابردوو ئەمڕۆ شتێکمان نییە باسی بکەین یا جێگایەکمان نیە ئێمە بتوانین لە داهاتوو تێبگەین. پیشانگەیەکی شێوەکاری بۆ پێشمەرگە کرایەوە لە ڕێکەوتی 28 کانون یەکەمی 2016 لەلایەن دوو خانمە شێوەکار پیشانگەیەکی شێوەکاری بۆ پێشمەرگە کرایەوە پیشنگاکە لە ڕۆیال مۆڵ نمایشکراکە کۆی تابلۆکان لە 12 تابلۆ پێکات بوو تابلۆکان باسی ئافرەت و پێشمەرگان دەکرد کە لەلایەن دوو خانمە شێوەکارەوە دروستکراون کە دەرچووی کۆلیژی هونەرە جوانەکانی هەولێرن. زۆربەی پێشنگە کارەکانی منیش ینی تابلۆکانم بەشێکی پێشمەرگێکی تێدا ئاڵای کوردستان تێدا دوودانە تابلۆ کە بە قەوان چاکم کردووە و مۆزایکی کلاتۆ ئەوە پاژماوەی شەڕ ینی لەو شوێنانەی کە جەنگی لێ من لەوێم هێنا و لە پێش ئەو پێشنگاش پرۆژەیەکمەوە لە ژێنانیشانی هونەر و جەنگە لەگەڵ ئەوە کارەکانم کردوێتەوە. ترەیلەری زنجیرە فیلمی تابوو بڵاوکرایەوە. فیلمی تابوو یەکێکە لەو زنجیرە فیلمانێک کە هەوادارێکی زۆر چاڕوانی دەکات. فیلمەکە لەلایەن نووسەر و دەرهێنەری بەریتانی ستیڤن نایت سیناریۆی نووسراوە کە بیرۆکەکەی لە فیلمێکی دۆکومنتاری وەرگیراوە کە لە ساڵی 2002 بڵاو بوویەوە. فیلمی تابوو فیلمێکی مێژووی بەریتانیا بە شێوێکی گشتی چیرۆکی فیلمەکە باس لە پیاوێک دەکات کە 14 ئەڵماسی پێ و لە ئەفریقاوە دەگەڕێتەوە بەریتانیا بەڵام لەلایەن کەسی نادیارەوە دەکوژرێت. کوڕەکەشی بۆ تۆڵە سندنەوە بەدەستێنانەوەی ئەڵماسەکان دەست دەکات بەڵێ کۆڵینەوە. کارکتەری سەرەکی ئەم فیلمە لەلایەن تۆم هاری ڕۆلی جێراوە. ئەم ئەکتەرە بێچێک لە ئەکتەرە سەرکەوتەکان دادەندرێت بە تایبەت پاش ئەو سەرکەوتنە گەورەی لە فیلمی ماد ماکس بەدەستی هێنا. فیلمی تابوو لە 8 زنجیرە پێکات و وا بڕیارە لە بەرواری هەفتی کانونی دووەم ساڵی 2017 لە بەریتانیا بڵاو بکرێتەوە و لە 11 هەمان مانگدا لە ئەمریکا نمایش بکرێت. Because I was once part of it. باشترین ڕۆمانی ساڵی 2016 هەڵبژێردرا. ڕۆمانی The Underground Railroad بە باشترین ڕۆمانی ساڵی 2016 هەڵبژێردرا. ئەم ڕۆمانە لەلایەن ڕۆمان نووسی ئەمریکی کۆلسن وایتهێدەوە نووسراوە. چیرۆکی ڕۆمانەکە باس لە کۆتاقەی سەر دەکات کە دوو کۆیلی کێلەکانی جۆرجیا بوون و هەوڵی ڕاکردنیان داوە لە ڕێگەی تونێلەکانی ژێرزەوی کە بۆ شەمەندەفەر دروستکرا بوو. پەرتوکەکە ژمارە یەکەمی باشترین و پرفرۆنشترین پەرتوکەکانی نیویۆرک تایمزی پێبەخشرا هەروەها بۆ خاوەنی خەڵاتی پەرتوکی نیشتیمانی ئەمریکی ناشنال بوک. کتێبێکم کە چاپ و بڵاو بۆتەوە لە هەولێر چاپخانەی موکریان ساڵی 2015 سەرەتای 2015 ئەو کتێبەیە چاپ و بڵاو بووە لە هەولێر. کتێبێکە وەرجێڕراوە کتێبی کارل پۆپێریا بە ناوی ئازادی و بەرپرسارەتی ڕووناکبێران لە فارسیەوە کردومەتە کوردی بۆ سەر زمانی کوردی. ئەگەرچی کتێبەکە فەلسەفەی سیاسیە و ئەو هەست و سۆزەی کە لە تێزی فکری کارل پۆپێریدا بەدیم کرد و ئەو هەست و ڕنگدانەوەی نووسراوەکانی ئەو فەیلسوفە گەورە و گەشتبینەی جیهان کە لەسەر ئەمریداناوە بوو بە هاندەرێک بۆەوەی کە پەنا بۆ ئەو کتێبەی بەرم و کچون زۆر لە کێشە دەرونیەکانی خۆم زۆر لەو کێشە و گرێ و گرفتانە دەرونیانەی کە لە تێزی یا لە مەنزومەی فکری کارل پۆپێردا وەڵامێکی پڕ بەپێست و بەرهەست وەڵامی ئەو کێشە و گرفتانە دەداتەوە. من هەست دەکەم لە مەنزومەی فکری کارل پۆپێردا زۆر کەس ناخی شاراوەی خۆی دەبینێتەوە و هەر ئەو لایەنە شاراوەش بووە هەر ئەو لایەنەش بووە کە ئەو هەست و کاریگەریەی لەسەر منداناوە کە دەست بە قەڵەم بووم و ئەو کتێبەی کارل پۆپێر وەرجێرمە سەر زمانی کوردی بۆی کە خزمەتێکی بچووک بە کتێبخانە و ئەدەبی کوردی بکەم و هاوزمانانم بتوانن لەو کتێبەی بەهرەمەند بن.
وەرجێڕان دیاردەیەکی زۆر ئەرزشمەندە، یعنی دەواازەیەکە دەریسەیەکە بۆ کردنەوەی فەرهەنگەکان بەڕووی یەکتردا. وەرجێڕان ئەو تایبەتمەندیانەی هەنا تۆ هزر و بیری گەورە کەسایەتەکانی هەموو جیهان دێنی قوتابخانەکەی خۆتی پێدەوڵەمەند دەکەی. فەرهەنگێکی تر بەدەستەوەیە فەرهەنگی ئاژەڵداری. دیارە ئەو فەرهەنگی ئاژەڵداری ڕەنگە 80% کارەکانم بە ئەنجام گەیاندووە و ئێستا زۆری نەماوە کە ئامادە بکرێت بۆ چاپ. دیارە نیازی ئەو فەرهەنگەی کە لە بەشی ئاژەڵداریدا چون لە ئاژەڵداری لە کوردەواریدا کە مێژوویەکی یەکجار زۆر دوور و درێژی هەیە، یعنی مێژووی کوردان لەو جۆغرافیایدا بە ناوی کوردستان بۆ دابینکردنی ژیانی ڕۆژانەی خۆیان بەشی هەرە گرنگی دەگەڕێتەوە سەر لایەنی ئاژەڵداری. دیارە ئەو فەرهەنگە نەک بڵم ئەو کۆمەڵە وشەی کە لە خۆیدا جێگای کردوتەوە هەموویان نەنووسرابنەوە، ڕەنگە زۆری لە فەرهەنگەکانی تریشدا هەبن، بەڵام کارێکە تایبەت بە شێوەی تایبەتی لە بەشی ئاژەڵداریەوە ئاوڕێکی لەو بەشەداوەتەوە و ئەو کۆمەڵە وشە و دەستەواشانەی کۆ کردوتەوە لە توێی جڵدێکدا کە ڕەنگە بەو زوانە بخرێتە بەرچاپ و بڵاوبوونەوە. هەروە کتێبێکی دیش کە وەرجێڕانە هەروەک باسمان کرد کە لە بەشی وەرجێڕاندا بە نێوی تاریخی جامیعی ئەدیان کە ئەو کتێبەشم لە بەردەستدایە و بەشێشی ڕەنگە لاپەڕەیەکم لێ وەرجێڕا بێتە سەر زمانی کوردی، بەڵام بەهۆی سەرقاڵیەوە ڕەنگە ماوەی ساڵێک 2 ساڵ دەبی کە وازم لە کاری وی هێناوە، بەڵام لەمە بەدوا بەردەوام ئینشاءڵڵا هەوڵ دەدەین بۆی کە بتوانین ئەو دوو کارانش کە وەکو پرۆژەیەک لە بەردەستمدانا بە زووی بە ئەنجامیان بگەێنم و بیدەمە بەردەستی خوێنەران تا بتوانین تۆزێک ئەوەندەی کە لە دەستمان هات بێ خزمەتێک بە زمانە کڵۆڵ و بێدەرانەتانەکەی خۆمان کردبێت. ڕۆژنامەی فۆربس ڕیزبەندی پردەهاترین ئاکتەرە خانمەکانی جیهانی بۆ ساڵی 2016 بڵاو کردەوە. ڕیزبەندەکە لەسەر بنەمای زۆرترین دەهات پۆلین کراوە. لەو ڕیزبەندەدا خانمە ئەکتەر جێنیفەر لۆرێنسی ئەمریکی لە سەروی لیستەوەکەوە هاتووە کە بۆ ساڵی دووهەمە وەک پردەهاترین خانمە ئەکتەر دەستنیشان دەکرێت. داهاتی ئەم ساڵی خانمی ئەکتەری ئەمریکی جێنیفەر لۆرێنس 46 میلیۆن دلاری تێپەڕ کردووە. داهاتیان بڕپارەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ناوبرا و ڕۆڵی سەرەکی دەجێڕێت لە فیلمی The Hunger Games. ئەم فیلمە توانی داهاتێکی زۆر کۆبکاتەوە. فیلمی The Hunger Games کە فیلمێکی زانستی خیالیە و لە چەند بەش پێک هاتووە. دوا بەشی بەناوی The Hunger Games Mockingjay Part 2 توانی تەنها لە ماوەی ساڵێکدا زیاتر لە 653 میلیۆن دلاری ئەمریکی قازاز بکات. Ladies and gentlemen, welcome to the 76th Hunger Games. لە پلەی دووهەمدا خانمە ئەکتەری ئەمریکی مەلیسا مەکارتی دەستنیشان کراوە کە داهاتەکەی زیاترە لە 33 میلیۆن دلاری ئەمریکی. مەلیسا مەکارتی لە ساڵی 1970 لە ئەمریکا لەدایک بۆ یەکەم کاری هونەری دەگەڕێتەوە بۆ ساڵی 1997. دوایین فیلم بە ناوی گۆستبەستەر بووە لە ساڵی 2016 بەرەم هات کە فیلمێکی خەیاڵی کۆمیدیا. لە پلەی سێمیشدا ئاکتەری ئەمریکی سکارلێت جۆهانسن دێت کە دوای کاری لە ڕۆڵبینین بوو لە فیلمی کاپتن ئەمریکا سیڤیل وۆر. ئەم فیلمە سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنان لە بەرواری 27 نیسانی 2016 نمایش کرا. لە 3 هەفتەی سەرەتای نمایشی توانی زیاتر لە 1 میلیارد داهات کۆبکاتەوە. ئەمە شۆکارێکە بۆ ئەوەی لە ڕووی داهاتەوە سکارلێت جۆهانسن لە پلەی سێم بێت بە بڕی 25 میلیۆن دلاری ئەمریکی. جێنیفەر ئانستن بە داهاتی 21 میلیۆن دلاری ئەمریکی لە پلەی چوارەم دێت. جێنیفەر ئانستن لە ساڵی 1969 لە ویلایەتی کالیفۆرنیا ئەمریکا لەدایک بووە. بەشداری زیاتر لە 20 فیلمی سینەمایی کردووە. دوایین فیلمی
بە ناوی The Mother's Day وە کە فیلمێکی کۆمەڵایەتی کۆمیدیە لە ساڵی 2016 نمایشکرا و سەرکەوتنێکی باشی بەدەسێنا. لە ڕژبەندیەکەی ڕۆژنامەی فۆربس لە پلەکانی پێنجەم تا دێم بەم شێوەیە هاتووە. لە پلەی پێنجەم خانمە ئەکتەری چینی فان بینگ هاتووە بە داهاتی 17 میلیۆن دۆلاری ئەمریکی. هەروەها لە پلەی شەشەم خانمە ئەکتەری باشووری ئەفریقی ئەمریکی شارلیز تیرۆن کە بڕی داهاتەکەی دەگاتە 16 میلیۆن و نیو دۆلاری ئەمریکی. ئێمی ئادەمز کە بڕی داهاتەکەی دەگاتە 14 میلیۆن و نیو دۆلاری ئەمریکی بەم داهاتە لە پلەی هەفتەم دێت. لە پلەی هەشتەمیش خانمە ئەکتەری ئەمریکی جولیا ڕۆبرتس دێت بە بڕی 12 میلیۆن دۆلاری ئەمریکی. بە هەمان شێوە خانمە ئەکتەری ئەمریکی میلا کونیس لە پلەی نۆم هاتووە کە بڕی داهاتەکەی دەگاتە 11 میلیۆن دۆلار. کۆتا پلەش خانمە ئەکتەری هیندی دیپیکا پادوکۆن هاتووە بە بڕی داهاتی 2 میلیۆن دۆلاری ئەمریکی. ڕۆژنامەی فۆربس ڕۆژنامەیەکی ئابووریە ساڵانە لە بوارە جیازەکاندا ئامارەکان بڵاو دەکاتەوە. لە سەرەتا من بە فۆتۆگراف دەستم پێ کرد چونکە لە خانەوادەیەکی وێنەگر ئەم پەروەردە بووم و ئەو حەزی وێنەگرتن و حەزی بینینی وێنە لەوێ لای من چەکەرەی کورد و وردەوردە گەورە بوو. دواتر هەستم کرد لە فۆتۆگراف تێرم ناکە یان ئەو هونەرە نییە کە زۆر نزیک بی لە ڕۆحی من. هەستام هەوڵمدا فێرە مۆسیقا بم چوومە خولەکی مۆسیقا. ئیسان هەستم کرد هێشتا شتێک هەیە نقصانە. پاشان وەرکشۆپێکی شانۆم دیت چەند شانۆگەریەک بەشداریم کرد. پاشان چەند شانۆگەریەکم چەند شانۆنامەیەکم نووسی چەند شانۆگەریەکم دەرهێنا وەکو ئەکتەریش بەشداریم کرد. هێشتا هەستم کرد بەڕاستی ئەو بڵانسە لاسەنگە. دوایی ڕاپەڕین کە کنەڕە ناوخۆیەکانی کوردی بوونەوە لە کوردستان بە من دەرفێتێکی باش بوو تا لە نزیکەوە کامیرە بناسم و مۆنتاژ بناسم و بزانم کەلوپەلەکانی تەلەڤیزیۆن و سینەما ئەوانە چین کە پێشتر هەموو حەز و خولیای من بووە. کە چوومە ئەوێ چەند ساڵێک لەوێ ئیشم کرد هەستم کرد شتێکی کە هەیە کە ئەو شتانە هەموو کۆ دەکاتەوە ئەویش سینەمایە. بۆیە هەموو ئەو هونەرانەی کە دەمزانیە لە باگراوەندی من هەبووە لە هەکبەی مندا هەبوو هەموو خزاندە ناو سینەما و بە شێوەیەکی زۆر جوان لە کوتلە سینەمایەکانم لە وێنە سینەمایەکان هەوڵمدا بەکاری بینم. ئەنیگبار بێرگمان گەورە دەرهێنەری سویدی یەک چیرۆکی هەیە نزیکە لە چیرۆکەکەی من دەڵێ پێشەوەی دەست بە سینەما بکەم لەگەڵ بابم چوومە شار یارە مەڕێن لە گوند بووە چونە شار سەری فیلمێکی سینەماییم کرد. هەر لە دوای ئەو فیلمە هەستم کرد ژانە سەرەکی بە قووەت داگرتم. نەمزانی ئەو ژانە سەرە چییە هەتا گەورە بم بوو چوومە ناو سینەما ئەو دەزانیم ئەو ژانە سەری سینەمایە. حەز و خولیا گەورەی من وێنەگرتنە وەستانە لە پشت کامیرا و هەتا ئێستا زیاتر لە 60 فیلمی تەلەڤیزیۆنی و سینەمایی کورتە فیلم و زنجیرەی تەلەڤیزیۆنیم وێنەگرتووە و زیاتر لە 12 ساڵ لە کەناڵ تەلەڤیزیۆنەکانی ناوخۆ ئاسمانیەکان ئیشم کردەوە وەکو وێنەگر و دەرهێنەر وەکو ئامادەکاری پرۆگرامە ڕۆژانەکان. دوسێ سینناریۆ فیلمی درێژیشم ئێستا نەبوویتە فیلم و تا ئێستا دو سینناریۆشم بوویتە فیلم ئەوانێ سێ گۆشەی مەرگ و مەملەکەتی مێرولەکان. بەڵام سینناریۆ کورتەکانم ڕاستی هەوڵمدایە زۆر هاوکار بم زۆر منسەجم زۆر نزیک لە گەنجەکان و زۆر هاوکاریان دەکەم ئەوانەی کە شایانی هاوکارین ئەوانەی کە شایانی ئەوەن من وشەیەکیان فێر بکەم یان جێ لە من ڕابگرن یان بەیەکەوە کار بکەین با نەبیتە مامۆستا قوتابی بەڵام بەیەکەوە کار بکەین. من ئامادەم هەموو دەم
هاوکاری زۆربەی گەنجەکانیشیم کردیە. فیلمی مەملەکەتی مێرولەکان لەسەر ئەرچی کەرتی تایبەت با بڵێن دروست بوو، هیچ بودجە و هیچ سپۆنسەرێکی نەبوو بەداخەوە کە وەزعی کوردستان بە بارودۆخی دارایی کوردستان بەگشتی خراپ بوو و هەمووی ئەوانەی کە بەشداریان کردو کە گوتم خۆبەخش بوون. دواتر یەکەم نمایشی جیهانی ئەو فیلمە لە فیستیڤاڵی قەرتاجی نێودەوڵەتی بوو لە تونس کە لەگەڵ چەند فیلمێکی دیکەی جیهانی لە بەشی پێش بەرچەی سەرەکی و بۆ ئێمە بەڕاستی ڕاستە لەوێ خەڵاتمان وەرنەگرت، بەڵام بۆ ئێمە خەڵاتێکی زۆر زۆر گەورە بتوانین بۆ ئیمکانێتە جوانە، بۆ ئیمکانێتە با بڵێن بەو ئیمکانێتە بێ ئیمکانێتە کە لە بەردەستمان هەبوو فیلمێکی جوان، فیلمێکی درێژی سینەمایی دروستکەین. بەڵێ من بەردەوام لە سینەما، بەڵام کە بینەری فیلمەکان بینەری سینەما لە کوردستان نەبێ ناکرێت دەستەوەستان بوەستی و زەنجی مردن و نووسن بۆ خۆت لێ بدەیت. دەبێت کەناڵی دیکە ببینیەوە و کەناڵی دیکە زۆر زۆرن بەڕاستی جگەل لە ساڵۆنەکانی سینەمای کوردستان، ساڵۆنەکانی ناوخۆی کوردستان کەناڵی دیکەش هەن. مرۆڤ دەتوانێت لەو کەناڵانەش بڕواتە ژووری و لە دەرگا بدا و دەرگاشی لێ دەکرێتەوە. تاوانی هەمومانەوەیە کە کوردی. خانمە هونەرمەندێکی هۆڵندی باڵەخانە ڕووخاوەکان دەکاتە پرۆژەی هونەری. خانمە هونەرمەندی هۆڵندی ماریان توین لە شاری خەزای فەڵەستین خانوو باڵەخانە ڕووخاوەکانی دوای جەنگ دەکاتە پرۆژەی هونەری. ماریان پاشماوەکانی جەنگی نێوان فەڵەستین و ئیسرائیل کۆ دەکاتەوە و دەیان کات بە پەیکەری هونەری دەیەوێت لە ڕێگەی هونەرەکەیەوە دووبارە ژیان نیشانی جیان بداتەوە. بە درێژایی ژیانم بە دوای وەڵامی پرسیارێکەوەم. بۆچی خەڵکەکان ژیان دەڕوخێنن؟ بۆچی خەڵکەکان ژیان بنیاد دەنێن؟ من لە غەزە لێرەم. پرسیارەکە ئەوەیە بۆ لێرەم. چونکە لێرە لە غەزە خەڵکەکان دووبارە ژیان دەست پێ دەکەنەوە، خانووەکان دروست دەکەنەوە، بەڵام دووبارە تۆپەکانی جەنگ بەسەریانە دەدات و دەڕوخێنەوە. دەتوانن ئەم خانووە بۆ نمونە وەربگرن و ئەو شوێنە ببینن کە تۆپەکە لێداوە و ڕوخاندوویەتی. بەهۆی ئەم ڕووداوانەوە نامەوێت بەیاننامەی سیاسی دەربکەم، بەڵام دەمەوێت لەو شوێنانە بم کە جەنگ تێیدا کراوە. چەند نزیک بم دەتوانم زیاتر لە پرۆژە هونەریەکەم تێبگەم. دەتوانم لە نێوان بنیادنان و ڕوخاندن کار بکەم. خەڵکی ئەم ناوچەیە باشترین نمونەن بۆ دووبارە بنیادنانەوە. of how to build again. ئەوەی ئەم پرۆژە هونەری لە پرۆژە هونەریەکانی دیکە جیا دەکاتەوە ئەوەیە ئەم خانمە هونەرمەندە کار لەسەر ئەو خانوانە دەکات کە بە تەواوەتی لە ناوچوو. بەڵام بەم کارە هونەریەی کە دووبارە بوونەتەن دەنێتەوە لە ڕێگەی سۆشال میدیاوە بڵاوێن دەکاتەوە و دەیەوێت پردێک دروست بکات لە نێوان خەیاڵ و ماڵوێرانی جەنگ. کار لەسەر پرۆژەیەکی هونەری ژینگەی دەکەم کە پێی دەڵێن ڕیسایکل بین، بەواتای دووبارە بەکارهێنانەوە. من دووبارە بەکاریان دەهێنمەوە، بەڵام مەبەستم تەنها بەکارهێنانەوە نییە، بەڵکو دەمەوێت بیگۆڕم بە پارچە پەیکەری هونەری. خانمە هونەرمەندی هۆڵندی تەمەن 52 ساڵ ماریان توین ماوەی 2 ساڵە کار لەسەر ئەم پرۆژەیە دەکات و کارەکانی لەگەڵ 12 کرێکاردا ئەنجام دەدات. لە ڕووی داراییشەوە حکوومەتی هۆڵندە هاوکاری دارایی دەکات، کۆمەچیش
بۆ سەرمەردانی جەنگ کۆ دەکاتەوە.